کوردستان بەرەوکوێ ڕوانینێکی ڕخنەگرانە بابەتی سیمینارێک بوو کە لەلایەن ناوەندی لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتن مێراو بەڕێوە چوو. نوێنەرانی سێ حزب لە کوردستانی ئێرانەوە و سێ حزب لە هەرێمی کوردستانەوە بەشداری ئەم سیمینارە بوون. بڕیار وابوو وەک لە نێوی سیمینارەکەدا ئاماژەی پێدرا بوو ئەم سیمینارە بپەرژێتە سەر داهاتووی کوردستان بە ڕەچاوکردنی خەسارناسی ڕابردوو لە ڕوانگەی نوێنەرانی حزبە بەشدارەکانەوە. بەڵام جیاوازی زۆری نێوانی بەشداربووان سەبارەت بە شێوازی خوێندنەوەی ڕابردوو کە ئاماژەیە کە بە جیاوازی قوڵی نێوان حزبەکانیان بووە هۆی ئەوە کە تێشکی سیمینارەکە زیاتر لە داهاتوو بکەوێتە سەر ڕابردوو. جیاوازیەک کە بە وتەی کامران باڵنوور نوێنەری حزب دموکراتی کوردستان بۆ لایەنە بیانیەکانیش زۆر گرینگە. من لەسەرەوە باوەڕم وڵاتانی دیکەش دەبینن بەو شێوەیە کە ئێمە یەکگرتوویمان نێو کێشەی ناوخۆیمان یەکجار زۆر لەوانەیە ئەوانیش بووە پشتیوانیمان لێ ناکرد. سەرکەوتو نەبوونی کورد بۆ دروستکردنی بەرێک یەکگردوولانی کەم بۆ کاتی بەرەنگاری دوژمنانی گەلی کورد بۆ تۆهۆی ئەوە هەندێک لە بەشداران پێیان وابێ گۆڕانکاری ناوچەی پێشمەرجی گۆڕانکاری ناوخۆیە. تەنها گۆڕانکاری ناوچەکە ڕووبات من پێم وایە ئەتوانین لەو گۆڕانکاریانەیە هێزی جیاواز بێتە دەرەوە و هاوکێشەکان بگۆڕێ دەسەڵاتی تازە بێتە کوردستانەوە و ئەم هێزانی کە لە کوردستان بەڕاستی شکستیان خواردووە ئەبێ بڕۆن. بەڵام نوێنەری پارتی دموکراتی کوردستان لەسەر ئەو باوەڕەیە کە هەموو حیزبەکان وەکو یەکوان و جیاوازیی تایبەتیان نییە و ئەوانیش کاتێک خەڵک نایانەوێت دەست لە دەسەڵات ناکێشن. بەجێ بێڵن چی بەجێ بێڵن حکومەت بەجێ بێڵن گۆڕان بێت بتە دیکتاتورە سەرما فارز بێت ئێمە بەدەنگدانە ئێمە بەجێ هێڵانین کە ئێمە حکومان کردووە فاشارمان کردو بەڕای جەنابی احترام بوو جەنابەتە من بەسەرکەوتو دەزانم بەڵام من کەس بکەس بەجێ ناوە مش بەجێرام دەریت بەجێ بێڵە و بنێکتر بکوژین و سەریتر بپڕین ئەوە غەڵەتە من لەگەڵ ئەوانین بوویتر بەجێ بێڵین ملت بڕیارەدات کێ حکومەکەت کێ حکوم ناکات. بەشداربووان هەر کام لە ڕوانگەی خوانەوە ئاماژەیاندا بۆ هۆکاری شکستەکان. یەکێک لە تایبەتمەندیەکانی سیاست لە ناو نەتەوەی کورددا لە ڕاستیدا تێکەڵبوونی سیاسەتە بە ڕۆمانتیسیزمەوە. نەبوونی هزری سیاسی بە باوەڕی من کێشیەکی تری لە ڕاستیدا کۆمەلگای ئێمەیە کە یەکێکتر لە کێشەکان نەبوونی چینی مامناوەندی سربەخۆیە. بابەتی دەوڵەتی نەتەوەی کوردیش یەک لەوە بەتانە بوو کە بەشداربووان لەسەری هاوڕێی نەبوون. بۆ دروستکردن دەوڵەتێکی نەتەوەی ئەمڕۆ تۆ دەبێت سێ خاڵەتە بێ دەبێت پشتگیرێکی تەواوی دەوڵەتێکی زلهێزی جیهانی دەگەڵ بێت. دوو پشتگیری زلهێزێکی هەرێمی. سێ یەکگرتووی نەتەوەیی و ئامادەبوون بۆ هەموو جۆر قوربانیدان و کارەساتێک. ئەمەش لە کاتێکدا کە نوێنەرێکی دی نیشتمانی لەسەر ئەو باوەڕەیە کە چیتر سەردەمی دەوڵەت نەتەوە نەماوە. دەگەڵ دەوڵەتی نەتەوەی کۆکنیم لە بەرچی دەوڵەتی نەتەوەی بەسەر چوو. ئێمە بە تایبەت لەو جوگرافیای کە ئێمە تیایدا دەژین دەوڵەتی نەتەوەی خەونە. ئەم جیاوازیانە کاتێک دەگەیشتە باسی ئەوەی لە کەرکووک ڕوویدا زۆر زیاتر بەرچاو دەهات. کاکە ئێمە دەستمان داوە تیشێکی نەتەوەی 100 ساڵە بەدوایین 100 ساڵە وەکو پێم وتی ئەمە خەونی کەسێک نییە خەونی سەرکردەیەک نییە خەونی هەمومانە ئەی کاتی کە خەونمان ئەزڕێندرێت ئەبێت لێ پێچینەوەی تیابێت. بەڵام من وەکو کوردێک بە شتێکی پیرۆز دەزانم شتێکی ڕەوا بوو وەختی خۆی بوو پێویست و بکرێت هیچ پێویستی بە احتیزاریش نییە بۆ بخۆزین نە لە عەرەب و نەک لە کەسی. بەڵام بە باوەڕی بەرپرسانی مێراو ئەم سمینارە بۆ یەکەم جار لە دەرەوەی وڵات توانی نوێنەرانی شش حزبی کوردستانی پێکەوە کۆ بکاتەوە بۆ باس لەسەر بابەتە گرینگەکانی پەیوەندیدار بە کوردستانەوە. شاهد عەلەوی دەنگی ئەمریکا.